ماوەی 2 هەفتەیە خاوەن پێداویستیەکی تایبەت بەهۆی بێلانەییەوە لە باخ و پارکەکانی سلێمانی ژیان دەگوزارێنێت دوای گەڕانێکی زۆر لە یەکێک لە پارکەکانی شەقامی بازنەیی مەلک مەحموود دۆزیمەوە لە پلەی گەرمای نیوەڕۆ و سەر و 41 پلەی سەدی بەبێ هیچ ئامێرێکی فێنەکەرەوە لەبەر تیشکی خۆر دانیشت بوو. سالار عومەر دانیشتوی شاری سلێمانیە و بە زۆر ئەتوانێت لەسەر قاچەکانی بڕوات. خێزانی بەهۆی نەخۆشیەوە گیانی لەدەست داوە. ئەو خاوەنی کچێکی 3 ساڵانە بەهۆی هەژاریەوە نەکرێ بۆ دراوە و نەکاریشی هەیە. 3 مانگ جارێکیش تەنها 150,000 کەم ئەندامی وەردەگرێت. لەسەر فەقیریش مناڵم لە دەست و کرێسی بووم توانم نەبوو کرێخان و بەم شتەکان فرشت و خێزانەکەم ڕۆژ بۆ هەولێر یەتر لەو تقریبا 6 مانگ لەمە عاملی خوای کرد والله هەر لە خۆتیان جاڵ دەلێدا وزەڵی دەماغ مناڵەکەشم تۆ ماڵی خەسوم بۆم بەخێوەکەن من پێم بەخێو ناکە لەسەر فەقیری. تۆ ئێستا ماوەی چەندێکە لەو پارکانە ژیان بەسەرە بێت؟ ئەو هەفتەیەکە. ئەی خواردنێ ئەی ئەم کەس خۆم بۆ بدێنێ مامۆستا حەموود هاوکاری مەکا بۆم دێنێ و ئێستا گەر داوا لێ بکەن تۆ ناچی بۆ خەڵۆگەی پیری؟ نازانم. بنونە تۆ لەوێ شوێنی خەوت ژیانت پارەت هەموو تەمینە بۆچی ئەگری؟ ژیانم خراپە بۆیە ئەگرێم. ژیانم خراپە بۆچی نەگرێم؟ 20 ساعت لەبەر ئەم گەرمە ژیان ئەوە ئەبەرمەسەر بۆچی؟ ئیش شوێنێکم نێ ڕووی تێکەم. ساحەبی بسی ئەرز نیم، ساحەبی یەک نار نیم. سەرۆکی لقی سلێمانی یەکێتی کەم ئەندامان دەڵێت دوای ئەوەی هەستی کردووە بۆتە ئەرگ بەسەریانەوە ماڵی خوشەکەی جێهێشتووە. ئاگاداریەوە نەبووم کە ئەم کەمەندامەمان 4 ڕۆژە لەم باخانە ئاخەوێت 4 ڕۆژە بەم گەرمایە بەم نەهامەتیە کە خەڵک لەبەر سپلیت و موبەریدە لە ماڵەوەی دارە ناکە ئەم لەبەر ئەم گەرمایە لەژێر ڕەحمەتی سێبەری ئەم دارانەیە ئاخەوێ من کە بینیم تووشی سەرسامی بووم یعنی وێنە لەوە سامناکتر وێنە لەوە حەزینتر وێنە لەوە تراژیتر چیتر ئەوە ئەو وەزعی کەمەندامانە بەواقعی بیبێنن داوا لە حکوومەتەکەم بەس سەری وێنەکە بکە قەت داوای لێ ناکەم هیچ شتێ بکات چونکە ئەزانم کە حکوومەت هیچی لەدەست نایە داوا لە خێرخوازەکانەکەم داوا لە خەڵکی موسڵمانەکەم خەڵکی نوێژ و ڕۆژ و پاک خەڵکی بەویژدان خەڵکی خاوەن ئەخلاقی دەوڵەمەند داوای لێکم بێن بتوانین ژیانێک بۆ تەنها ئەم لەفەرە دابینکەین بەڕاستی. هەوڵمدا سالار بنێرم بۆ چاودێری کۆمەڵاتی و لەوێ لە خانەی بە ساڵاچوان چاودێری بکەن بەڵام کاتێک ئەو داوایم لە سالار کرد خۆی بۆ نەگیرا و دەستی کرد بە گریان وتی ئەگەر بەو جۆرە بێت ئیدی منداڵەکەی نابینێتەوە بەڵام بەڕێوەبەری چاودێری و گەشەپێدانی کۆمەڵاتی سلێمانی لە ڕێی پەیامەوە سالاری دڵنیا کردەوە کە ئەوان ئامادەن خۆی و منداڵەکەشی لە خۆ بگرن. ئامادەین ئەگەر پاش چاوبێکەوتن لەلایەن لیژنەیەکەوە بۆ ئەو بەڕێزە بەڵێ لە خانی بە ساڵاتچوان وەربگیرێت و ئەگەر منداڵەکەشی بە کێشە بزانێت منداڵەکەشی لە خانەکانی نەوجەوانان یان ساوایان وەرگرین. دۆخی کەم ئەندامان لەو کاتەوەی کە سیستەمی پاشەکەوتی موچە هاتۆتە ئاراوە هێندەی تر دۆخی ژیانیان ئاڵۆستر بووە زۆرێک لە خێزانەکانیان لێک جیابوونەتەوە و هێندێکیشیان بە کولەمەرگی ژیان دەگوزارێنن تەنانەت هەیەە کە ئامادە بووە منداڵی خۆشی ببەخشێت. لە ئێستاشدا سالار کەوتۆتە دۆخێکەوە کە تەنها خێرخوازان یاخود چاودێری کۆمەڵایەتی دەتوانێت ڕزگاری بکەن. ڕامێ ڕوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.